کەسێک لێزان بێ وەستا بێ شارەزا بێ ئەتوانێت فێرت بکە کە چۆن ئەو توێکڵە سەوزە لا ئەبیت و چۆن ئەو بە شەرقەکە ئەشکێنیت و چۆن کاکڵەکە دەرێنیت و کاکڵەکە ئاخۆی ئیشی تەریقەت ئەمەیە. ڕێبازی بەخشینەوەی خۆشەویستی و یەکتر قبولکردنە کە ڕێبازی قادری و لە نمونەی ڕێبازی قادری یاخود تەریقەتی قادری بریتە لە تەکیەی تاڵەبانی لە شاری کەرکووک. باس لە زیاتر لە 20 لقی تەریقەتی قادرەکە لە کوردستان لە هەموو بەشەکانی باکووری باشووری ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کە لە هەمووی بڵاوبوونەوە هەر لە سلێمانیەوە هەتاوەکو سنە هەتاوەکو پاوە هەتاوەکو شەمزینان کە هەموو ئەمانە ئەم تەریقەتان وەرگرتو و لێەوە ئیرشادی خەڵکیان کردەوە بۆ گەشتن بە ذاتی حەقیقەت.